قسەباسەکەم لە سەر فستیڤاڵی فیلمی کوردی لە لۆس ئەنجلس لە کالیفۆرنیا لە ئەمریکا کایچەکە لە فستیڤاڵە گەورە کوردیەکان و لەوێ چەندین فیلم بەشداریەکەن و بۆ ئەم ساڵیش یەکێک لەو فیلمانی کە بەشداری کردووە کۆچەری بچکۆلەکە لەلایەن بەتین قوبادیەوە کاریزەرهێنانی بۆ کراوە. فیلمەکە لەوێ نمایش کراوە و لە نمایشکردنیشە کاردانەوەیکی باشی هەبوو لەلایەن ئەو بینەرەی کە لێبوون و لەناو هۆڵەکە بینەری فیلمەکان نابوون و هەمیشە لە پرۆگرامی کورسات مەگەزین و تومانە هەچ فیلمێکی کوردی بەشداری هەر فستیڤاڵە بکات چ جای کوردی بێ یاخود بیانی بێ مای شانازیە بۆی بتوانین هەوڵەکان چڕ بکرێتەوە لە سەر بەدەستێنانی مۆرک و ناسنامەی سینەمای کوردی و هەروەها دروستکردنی فیلم لە ئاستی فیلمە جیهانیەکان و ببنە شوناس و ناسنامەی ئێمەی کوردیش لە فستیڤاڵە جیهانیەکانە. Dün gece denizde boğulmuş. فیلمی سینەمایی کۆچەری بچکۆل لە دەرهێنانی سینەماکاری کورد بەتین قوبادی لە فستیڤاڵی فیلمی کوردی لە لۆس ئەنجلس لە ئەمریکا نمایشکرا و لەلایەن بینەران و پێشوازی لێکرا. فیلمی سینەمایی کوردی کۆچەری بچکۆل The Little Refuge لە دەرهێنانی سینەماکاری کورد بەتین قوبادی لا بەرەمێنانی محەممەد ئەحمەدی لە نوێترین بەشداری نێودەوڵەتی خۆیدا لە فستیڤاڵی فیلمی کوردی لۆس ئەنجلس لە سینەما ڕۆکسە شاری لۆس ئەنجلسی ویلایەتی کالیفۆرنیا لە ئەمریکا نمایشکرا و لەلایەن بینەرانی ئامادەبوو هۆگرانی هوەری سینەماوە پێشوازی لێکرا. Onun için tomorrow go Avrupa. Okay?